بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم پرۆژەی فاسکەیر لە پارێزگاکانی هەرێم چالاکراوە. پرۆژەکە بۆ چارەسەرکردنی نەخۆشە بەبێ بەرامبەر لە ماڵەوە و پشکنین و پێداویستی پزیشکی بۆ نەخۆش دابین دەکرێت. لە شاری سلێمانی دەستکراوە بە جێبەجێکردنی پرۆژەکە و هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی هێڵی گەرمەوە پەیوەندی بە تیمەکانەوە بکەن و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی باز لە گرنگی پرۆژەکە دەکات. ئەمڕۆ چالاکیەکانیان دەست پێکاتەوە و ڕۆژانە ئەم هەشتیمە ئەتوان سەردانی زیاتر لە 80 نەخۆش بکەن کە لە ماڵەوە چارەسەر وەرەگرن. یەکێک لە تیمەکانی خزمەتگوزاری و گرنگی پێدانی خێرایە لە یەکێک لە گەڕەکەکانی سلێمانیەوە لە ڕێگەی هێڵی گەرمەوە پەیوەندیان پێوەکراوە و بەڕێکەوتن بۆ لای نەخۆشەکە. دوای گەیشتنیان دەست دەکەن بە ئەنجامدانی پشکنین. یەکێک لە پزیشکەکانی تیمەکە باز لە دۆخی نەخۆشەکە دەکات. دوایەوەی کە پەیوەندیان پێوە کردین بە هەمووی نەخۆشێک لە ناو گەڕێکێکی شاری سلێمانی، ئەمە تیمەکانمان سەردانمان کردن لە ماڵەکەی خۆی، پشکنینی تاوامان بۆ کردن کە پیاوێکی بەتەمەن بوو و نەخۆشی پرۆستاتی لەگەڵا بوو و کە سوکارەکەی ئەویان پێڕاگەیاندین کە ماوەی 2 هەفتەیە غێری ئاو هیچی نەخواردووە. دوای ئەوەی ئێمە پشکنینی تاوامان بۆ کرد بۆمان دەرکەوت کە بەهۆی نەخۆشی پرۆستاتەکەیەوە کە هیچ عیلاجێکی بەکار نەهێناوە بوو هۆی کۆبوونەوەی میزێکی زۆر لە میزەڵانیا و ئەمە پێویستی بە دانانی سۆندەی میز هەیە کە ئێمە ئەتوانین بۆی بکەین لێرە. لە سلێمانی زیاتر لە 8 تیم ڕۆژانە کار دەکەن. دوای ئەوەی پەیوەندیان پێوە دەکرێت دەگەنە لای هاوڵاتیان و ئەوەی لە دەستیان بێت وەکو خۆیان دەڵێن بۆ نەخۆشەکان ئەنجامی دەدەن. طبعا ئێمە هەر نەخۆشێک نەخۆشی سارد بێ نەخۆشی درێژخایان بێ خانمانی دووگیان یا هەر ڕێنماییە کە پێویست بکە بۆ توشبوانی کۆڤید-19 ئێمە ئەتوانین ئەوان پەیوەندیمان پێ بکەن بۆ ژمارە تەلەفۆنانی کە بڵاو بۆتەوەی شاری سلێمانی پەیوەندیمان پێ بکەن و ئێمەش تیمەکانمان ڕاستەوخۆ حاضر ئەکەین و بۆیان ئەنێرین بەمبەستی تر چارەسەرکردنیان پشکنینیان هەرچیە کە پێویستیان پێ بێ. پرۆژەکە لەلایەن کۆمپانیایەکی هێڵی ئینتەرنێتەوە پشتگیری دەکرێت، بەڵام بەپێی زانیاریەکان وەکو پێویست دەرمان و پێداویستی پزیشکی بۆ تیمەکان دابین نەکراوە، بەڵام وەکو خۆیان دەڵێن هیچ بڕەپارەیەک بۆ دەرمان و پێدانی پزیشکی لە هاوڵاتیان وەرناگرن. پرۆژەکەمان لەژێر چاودێری وەزارەتی تەندروستیە بە شێوەیەکی گشتی و لە پارێزگاکان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان ئێمە تەنها دامی پرۆژەکە ئەەکەین، هیچ قازانجێک هیچ سوودێک بەرامبەر وەرناگرین. ئەمە پرۆژەکە هەمووی بێ بەرامبەر بۆ خەڵکی هەرێمی کوردستانە. لە مانگی 4 ئەم ساڵەوە تیمەکانی پرۆژەکە لە سلێمانی 4000 کەیسیان بینیوە و لە سەرتاسەری هەرێمی کوردستانیش 10,000 کەیس. پرۆژەکە زیاتر بۆ ئەم کەسانەیە کە نایەنەوێت بچنە نەخۆشخانەکان و لە ماڵەوە چارەسەریان بۆ دەکرێت، بەڵام بەشێکیان بەهۆی خراپی تەندروستیانەوە پێویستە ڕەوانەی نەخۆشخانەکان بکرێن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.